ئەو کۆمەڵگایە نەخۆشە، باوەڕتان هەبێ ئەو کۆمەڵگایە نەخۆشە. خانەوادە هەیە لەم شارەیە لەم وڵاتەیە هیچ گرفتێکی نییە، هیچ گرفتێکی نییە، بەڵام ژن لە خۆشیە هەڵەسێک گرفتێ بەو ماڵە دروستەکات، بۆ خوشکەکەی خۆی دروستیەکات، بۆ خوشکەکەی خۆی. باشە تۆ چوویتە بۆ سەفر و سیاحەتی خۆت بەخۆشیتان بێت، سکۆرێکی بۆ خوشکەکەی ناردووە، خوشکەکەی سێری کردو و جوابی نەداوەتەوە. باشە ئێستا کێشە لەگەڵ خوشکەکەیە، کێشی لەگەڵ خوشکەکەیە دروست کردووە. ئەوە چه عەقڵێتێکە بە قوربان؟ خەریکە دوو خانەوادەدا بە یەکە، خەریکە خوشکەکەیدا بە تەڵاقدانە، ئێسکۆرت ناردووە نەت ناردووە ئەولاتر بچیت، باشە جواب ناداتەوە با جواب نەداتەوە، قەیچێکە لەو کاتیا مناڵەکەی کردوێتەوە، حوسڵی ئەوەی نەبووە، تااقەتی ئەوەی نەبووە جوابی تۆ باتەوە. یعنی ئەگە جوابی تۆ نەداتەوە یعنی چی؟ یعنی چی؟ بۆیە یعنی تۆ زێر لەخوا بترسن، حەرەڵێم تۆ زێ زۆر نا، چکە وابزانم ئافرەت ڕەنگە نەتوانێت زۆر لەخوا بترسێت، هەر تۆ زێر لەخوا بترسن. خانەوادەکانتان بەدەستی خۆتان تێک مەدەن، ژیان لە خوشک و براکانی خۆتان تێک مەدەن. ئەم سکۆرەش تۆزێک یعنی نازانم ڕەنگە هەنێک لە سکۆر هەرتیانەکا بەڕاستی، چۆن بڵێ تەسویری شتێکەکات، وێنەی شتێکەگرێت، ڤیدۆی شتێکەکات و ئەینێرێ بۆ خوشکەکەی، ئەینێرێ بۆ ڕەفیقەکەی، ئەینێرێ بۆ گروپێک. ڕەنگە هەموو کەسی حوسڵەی ئەو جوابدانەوەی نەبێت، هەموو کەسی ئەو دڵە بۆ تۆ دانەنێت. یعنی تۆ بۆ دڵت جوانە دڵە خۆشە بێ وەگەر کەسێکیش سەیری کا و هیچ دانەنێتتەوە و ئیهمالەکەیت، یعنی ئەو کەسە تۆی خۆش ناوێت، تۆزێ بە خۆدانە وەرنەوە با بگیان. ئەو ژیانە موزەیەفە، ئەو ژیانە ماسکاویەت شەقەتی هەڵدەن. ئەسڵ ئەوەی ئێوە یەکتریتان خۆش بێ، ئەسڵ ئەوەی ئێوە بەختەوەر بن لەگەڵ یەکە. ئەو سناپە ژیانێکی موزەیەفە، بڕۆ بزانەوە هەموو کچە مۆدیەلەکە سناپەکانیان هەمویان چی پێڵێن معتەمەدن لە شەریکەی سناپچتە. بزانە ژیانی تۆی چی لێ کردووە، ژیانی تۆشی تەحتیم کردووە، ژیانی تۆشی وێران کردووە، ئەوە ژیانی خۆی هیچ وێران بووە. کامیان هاوسەرێکی محتەرەمیان هەیە؟ کام لەو کچە مۆدیێلانە دوو مناڵی جوانیان بە باوشەوەیە؟ کام لەو کچە مۆدیێلانە ئامادەیە براکەی معەزەز مکەڕەم بێنێ لەگەڵ خۆیان دایبنێ و بڵێ ئەمە برایەکمە و براکەشی پیاو بێ لە ناو خەڵکە، خەڵک دەست بە سینگەوە بۆ بگرێت؟ شتی وا هەیە؟ ها ئێوە دوای کێکەون؟ دوای ئەو کۆمەڵە خەڵکە فاشلاکەون؟ شوێنی ئەوانەکەون؟ ئابە ئەو حەی عەلە سەڵات تەواو کۆتایی بەم ژیانە هێناوە، بە هەشتەکەی ئەم ئەوەیە. باشە ئەچێ لە چی پێڵەن گوندی شوێیە و قەریە لوبنانی بۆ خۆی لەوێ شوقەیەکە گرێت، ئیتر بە خۆی کەسابەتی خۆیەکە، ئیتر کەسابەتەکەی هەر شتێکە الله ئەعلەم، الله ئەعلەم، ڕیکلامەکە هەرچیەکەکە بۆ خۆی ئەکا بۆ کەسی تریەکە، الله ئەعلەم هەرچیەکەکە. ئەخە تۆ ئەی بەوکو موسڵمانێت ئافرەتێکی سەلات لە ماڵەوە خاوەن مێردی، خاوەن خانەوادی جوانی سەرسامی بۆم کەسانە، تۆزێ بە خۆتان ناوەرنەوە. یعنی بەڕاستی پیاو ماندوو بووە بەدەست کۆمەڵی ئافرەتەوە. پیاو هەیە لەم شارەیە لەم کوردستانی خۆمانە ماندوو بووە بەدەست ژنەکەیەوە، ماندوو بووە بەدەست کچەکەیەوە، ماندوو بووە بێزار بوو بێزار. ئەم لێوەی تۆ عیبی چییە خانم؟ بەس پێم بڵێ عیبی چییە؟ ئەتەوێ وەک ئەو لێوت قوتکەیت تۆ مێردت هەیە بابەکیان، مێردت هەیە. ئەو لێوە هەر ئاوا نابێ بە قوتی داینیت و ئەوها باشە تۆ ڕەسم نیت، تۆ وێنە نیت، تۆ بێ قسە بکەیت، تۆ بێ بەکاری بێنیت، تۆ مێردی خۆ هەیە، هەنێ شت هەیە، هەنێ کۆد هەیە من ناتوانم باسی بکەم. باشە دەموچاوت قوپاوە ئەبێ هەر ئاوا بێت، چی لێکەیت؟ مەڵحەمێکی لێدە تۆزێ جوانی کەوەمانە سیلیکۆنی دێتی وەڵا بە پیاوەکەت نابێت دەستدەیتەوە ڕوومەتمەوە، نابێت دەستدەیتە گیانبەوە، ئەیجا پیاوەکەشت حەقی خۆیەتی بڕۆ ژنت بەسەر بێنێت، ئەوەش قبول ناکەیت. تۆزێ بە خۆتان ناوەرنەوە، لەخوا بترسن، ڕۆژگار ڕۆژگاری فەسادە، خۆشببختی بۆ ئافرەتی کەوا بە سروشتی خۆی ئەژێت، ئەم ڕۆژگارە فەسادە فێڵی لێ ناکا و ژیان لە خۆی تێک نادا.